ئێمە دێنەوە لای تەوەری دووەممان کە پەیوەندی بە جیهانی وەبەرهێنانەوە هەیە لە ناو هەرێمی کوردستاندا کار بۆ ڕێخستنەوەی ئەم بوارە دەکرێت وەبەرهێنان هەڵبات کە ڕێک دەکرێت بە یاسا یاخود یاسای هەبێ هەموار دەکرێتەوە یاخود پرۆژه یاسای بۆ ئامادە دەکرێت کاریگەری هەیە لەسەر بەرەوە پێشچوونی ئەم وەبەرهێنانی کە ئێستا هەرێمی کوردستانیش و لە ڕابردوودا چاوێکی زۆری لەسەر و پرۆژه یاسایەک لەم بارەوە ئامادە کراوە دراوەتە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبات لێوەشەوە کە حازر و ئامادە کرا ئۆکەی لەسەر درا دەینێرن بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی لەسەر ئەم یا پرۆژه یاسایە بوەستن دەنجی لەسەر بدەن بیکەن یاسایی. هێوی دکتۆر مخلیس سەلیم بەڕێوەبەری گشتی یاسایی و کارژێڕی و دارایی لە دەستەی گشتی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە هەولێرەوە و لە ستودیۆکانمان لەوێ ئێستا ئامادەیە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەگەر گوێت لە ئێمە بێمانەوێت سەرەتا بۆ دەسەگەی مەبزین و پرۆژه یاسای باس لە چییە کات؟ بەیانیتان باش زۆر سوپاس بۆ تۆ. بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو چەندین پرۆژە یاسایی وەبەرهێنان ئامادە کرا لە 2000 لە بەرەوەی پرۆژە یاسایی وەبەرهێنانی بەرکار لە هەرێمی کوردستان ژمارە چاری ساڵی 2006 لەم کاتەوە کە ئەم هەموو ئاوادانیەی لە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە لە سەردەستی وەبەرهێنان بووە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان یان هەموو وەزارەتەکان کە باس لە چاڵاچی و پرۆژەکانیان دەکەن دەتوانین بەشێکیان لە پرۆژەکانیان پرۆژەی وەبەرهێنانە بۆیە ئەم یاسایە کە لە 2006 دانراوە بەو گۆڕانکاریانەی کە لە هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دەوروبەر کە هەمیشە هەوڵ دەدەن یاساکانی خۆیان بە شێوازێک هەموار بکەنەوە کە زۆرترین سەرنجی سەرمایه‌داران و وەبەرهێنەران ڕابچێشن و بۆی سەرمایهی بیانی بۆ وڵاتەکەی خۆیان ڕابچێشن. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ساڵانی 2010-2012 پرۆژە یاسایی یان ڕەشنووسی بۆ ئامادە کرا بەڵام بۆم بارود لەبەر ئەم بارودۆخانە نەتواندرا جێبەجێ بکرێت. بە خۆشبەختانەوە ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان پرۆژە یاسای خۆمان زیاتر لە ساڵێکە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کردووە و ئەوانیش لەدایان لیژنەکانی یاسایی لە ئەنجومەنی وەزیران وەکو دەڵێ پێداچوونەوەی پێکراوە و بە هەمان شێوە ڕەوانەی لایەنە پەیوەنددارەکان کراوە کە ئەوەی ماوەتەوە تەنها ڕەوانە بکرێتن لە بۆ پەرلەمانی کوردستان. هەوڵمان داوە لە یاسای وەبەرهێنان یاسای نوێ زۆر لە خاڵەکان جیاواز بیتن و سەرنجی وەبەرهێنەرانی بیانی پێڕابچێشرێتن و گرنگی زیاتر بە وەبەرهێنەرانی بیانی بدرێتن. دکتۆر مخلیس لەوانەش چەندین بابەتی تێدا هەیە کە دەتوانین باسییان بکەین بێچێک لەوانە کە زۆرترینیان ئەوەیە کە ئێمە بتوانین سیستەمی یەک پەنجەرە پەیڕەو بکەین بۆی وەبەرهێنەرانی بیانی کە دێن بتوانن لە یەک پەنجەرەوە وەکو دەڵێ پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن و مۆڵەتەکەی خۆیان وەربگرن لە ماوەیەکی دیاریکراوکە ئەمەش دەبێتە ئاسانکاریەکی زۆر لە بۆ وەبەرهێنەران کەمکردنەوەی ڕۆتین نەهێشتنی گەندەڵی هەموو ئەو بوارانەی کەوا دەبێتن. خاڵێکی دیکەیان ئەوەیە کەوا ئێمە کێشەی زەوی هەیە کاتێک کە پرۆژەیەکی وەبەرهێنان پێشکەش دەکرێتن و ماوەیەکی زۆری پێدەچێتن ئەوەیە کە کێشەی زەویش ئەوە هەوڵ دراوە لەوەی کەوا نەخشەی وەبەرهێنان لە بۆ هەموو هەرێمی کوردستان دابنەزرێنرێتن و دابدرێتن و لەلایەن لە لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان هەوڵ بدرێتن کەوا چەندین بابەتی گرنگ سەبارەت بە چارەسەرکردنی کێشە و زەویزار چارەسەر بکرێتن کە لەم یاسای و لەو ڕەشنووسە ئامادەی پێکراوە. بەڵێ دکتۆر مخلیس ئەگەر ئەوەندەی ئەکرێت وردەکاریەک یاخۆت گرنگترین خاڵمان پێ بڵێ لە پرۆژە یاساکەی ئێوە کە ئامادەتان کردووە یاخود و پرۆژێ کە ساڵێکە لە ئەنجومەنی وەزیرانە گرنگترین خاڵ یەک سیستمی یەک پەنجەرەیت باس کرد دواتر چارەسەرکردنی کێشەی زەوی بەم دوو خاڵە دەکرێت وەبەرهێنەری بیانی بهێنرێتەوە بۆ کوردستان لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم کە بە دوایە دەوترێت پاشەکشێگەیە لە وەبەرهێنانە و قەیرانی دارایی و داعشیش ئەمە هەر هەموو بۆتە هۆکارێک. ئێستا چی خاڵێکی زۆر گرنگ هەیە سەرنجی وەبەرهێنەری نێودەوڵەتی و بیانی ڕابکێشێت؟ دەمەوێت تاکید لەوە بکەمەوە کە وڵاتانی دەوروبەر هەمیشە
یاساکانی خۆیان بە شێوازێک هەموار دەکەنەوە بۆی زۆرترین و بەرهێنەری بیانی لە بۆ وڵاتەکەی خۆیان ڕابچێشن. نمونە ئەوە وڵاتی تورکیا ئەگەر بێت و 250,000 دلار ببەی و بەرهێنان تێدا بکەی ڕەگەزنامەی ئەو وڵاتت دەداتێت. واتە ئەوە هیچ بابەتەی کە جەنابەت باست کرد دوور و نزیک پەیوەندی بە ڕیفراندۆمەوە نییە، بەڵکو هەمیشە دەبێ ئێمە یاساکانی خۆمان لەگەڵ ئەو بارودۆخانە بگونجێنین و باشترین زۆرترین ئیمتیازات بدرێتەوە بەرهێنەرانی بیانی بۆی و بەرهێنەرانی ناوەخۆ بیانی و بەرهێنان تێدا بکەن. ئەوەی کە من دەمەوێتن تاکیدی لێ بکەمەوە ئەوەیە کە ئێمە سیستەمی یەک پەنجەرەکە لەوێن دەرێکە زۆر بەڕوونی باس کراوە چارەسەرکردنی کێشەی زەوی کە دەبێت نەخشەی و بەرهێنان لە بۆ هەرێمی کوردستان دیاری بکرێت. ئەوی هەروە بەرهێنەرێکی بیانی لە دەرەوەی وڵات لە هەر وڵاتێک بیاوێتن بزانی لە چێن دەرفەتەکانی و بەرهێنان هەیە بۆی دیاری بکرێت. خاڵێکی دیکەر ئیمتیازاتەکانی و بەرهێنانە. کاتێک جەنابەت بە دوای وەبەرهێناندا دەگەڕێی دەبێت شوێنێکی دەوێتن شوێنێکی ئارامت دەوێتن. ئەو شوێنە ئارامەش وەکو هەرێمی کوردستان دەتوانین لە ڕووی ئارامیەوە ببێتە دەرگایەک بۆ وەبەرهێنەرە بیانیانەی کە دەیانەوە بەرهێنان لە عێراق بکەن دەتوانن ئەو شوێنە ئارامە لە بۆ عێراق هەرێمی کوردستانە کە نزیکە لە هەموو ئەو شوێنانە. خاڵی دیکەی کە ئیمتیازاتەکان کە باسمان کرد 5 ساڵی گۆمرگە 10 ساڵی بەخشینە ئەوانە هەوڵمانداوە لە ڕێگایەک لە بۆ ئەو پرۆژانەی کەوا سێکتەرەکانی کە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە سێکتەری پیشەسازیە سێکتەری کشت و کاڵە گەشت و گوزارە ئەوانە ئیمتیازاتەکان زیاد بکرێتن و بۆی بە شێوەیەک لە شێوەکان بیتن سەرنجی و بەرهێنەرانی بیانی ڕابچێشرێتن و بێنە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن. لەگەڵ ئەوەشدا سزا و پاداش بدرێتە ئەو کەسانێکەوە و بەرهێنەران دەکەن و بەرهێنەکانی خۆیان لە کاتی خۆیدا جێبەجێ ناکەن. لە یاساکەی ئێمە تۆزێک کەم و کوڕی هەبوو هەوڵمانداوە ئەو خاڵانەش چارەسەر بکرێتن بۆەوەی بتوانین بە شێوەیەک لە شێوەکان و دەڵێ ئەو بەرهێنەرانەی سەرکەوتوو نابن یان نایانەوێت بە ڕێک و پێچی پرۆژەکانی خۆیان جێبەجێ بکەن ڕێکاری یاساییان بەرامبەر وەربگیرێت. باشە دکتۆر مخلیسەمێ بزانم دۆخی و بەرهێنان لە کوردستان چۆنە. بۆی ئەم پرسیاراکەم بۆی بۆمان ڕوون بێتۆم پرۆژە یاسایە چی بەسەر دۆخی و بەرهێنانە هێنێت. ببوورە دەنگت من لە دەنگت تێنەگەیشتم. دکتۆر دەمەوێت باز لە دۆخی و بەرهێنان بکەی لە هەرێمی کوردستان دەمێت بزانم دۆخی و بەرهێنان لە هەرێمی کوردستاندا چۆنە لە ئێستادا بۆی بزانین ئەگەر بۆ نمونە خراپ بێت ئەم پرۆژە یاسایە چ گۆڕانکارێک بەسەر دۆخەکەدا دەهێنێت. زۆر باشە ئێمە لە 2006ەوە تاوەکو ئەمڕۆ 1946 مۆڵەت ینی مۆڵەتمان داوە کە 980 مۆڵەتیان بەرکارن کە بە سەرمایەی 57 ملیار و 86 میلیۆن دلارە کە 49 پرۆژەی بیانیمان هەیە 29 پرۆژەی هاوبەشمان هەیە 911 پرۆژەی ناوەخۆمان هەیە لەوانە 146 پرۆژەمان هەڵوەشاندوێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەگەر سەیری بکەین سێکتەرەکان کە لە ساڵی ڕابردوو یان لە 2 ساڵی ڕابردووی مۆڵەتی وەبەرهێنان کە درابی لەو کابینێ ئەوەیە 131 مۆڵەتمان داوە 131 بە 8 ملیار و 346 و بەراوردی ئەگەر پرۆژەکان بکەین دەبینین لەو 2 ساڵە ئێمە داواکاریەکی زۆری وەبەرهێنەرانمان پێگەیشتووە لەوانە 860 داواکاریمان پێگەیشتووە کە 730 پەسەند کراوە بەشێکیان ڕەت کراوەتەوە بەشێکیان هێشتا بڕیاری لەسەر نەدراوە. واتە لە سێکتەرەکانیش کە دەبینین 167 پرۆژەمان پەسەند کردووە لە بواری پیشەسازی کە بە زیاتر لە 4 ملیار و 802 میلیۆن دلارە. بازرگانی 176 پرۆژەمان پەسەند کردووە گەشتیاری زیاتر لە 100 پرۆژە کشت و کاڵ 6 پرۆژە تەندروستی 52 پرۆژە پەروەردە 50 پرۆژە نیشتە جێبوون 35 پرۆژە وەرزشی 22 پرۆژە وە گواستنەوە 4 پرۆژە بابەتی ڕۆشنبیری 2 پرۆژە. واتە لەم 2 ساڵی کابینێ دەتوانین بڵێن پرۆژەیەکی زۆری بوارەکانی پیشەسازی بازرگانی گەشتیاری کشت و کاڵ پەسەند کراوە بەڵام لە ساڵانی داهاتوو بەرهەمەکانیان دەبینین و ئەگەر بەراوردێک بکەین لە 2019 2020 2021 دەبینین لە 2019 161 پرۆژە پێشکەش کراوە 123یان پەسەند کراوە لە 2020 355 پرۆژە پێشکەش کراوە 255 پەسەند کراوە لە 2021 مابەستم لەو هەفت مانگەیە کە 344 پرۆژە پێشکەش کراوە 287یان
پەسەند کراوە و بەرهێنەرانی بیانی گەورە خەریکن پرۆژەی زۆر گەورە و ستراتیجی لە هەرێمی کوردستان دادنێن کە ئەوەی من دەمەوێت لێرە تەکیدی بکەمەوە پرۆژەکانی وەبەرهێنان لەم 2 ساڵە یان دەتوانین بڵێن پرۆژەی زۆر ستراتیجین ژێرخانن کە لە بوارەکانی کشتتوکاڵ پیشەسازی گەشتیاری کە لە ئایندەیەکی لە ساڵانی داهاتوودا بەرهەمەکانیان دەردەکەوێتن و کە دەبێتە هۆی ئەوەی خۆشگوزەرانی لە بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە من بەس باسی لە بابەتی ئاسایشی خۆراک کە ئێمە هەوڵمان داوە ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێتن لە داهاتوودا ئەگەر هەر کێشەیەکە بیتن لە سنوورەکان ئێمە بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین و پشت بە ئابووری هەرێمی کوردستان ببەستین. بەڵێ دکتۆر مخلیس من ئەمێ ئەو لێپرسم لە چوارچێوەی پرۆژە یاساکەتانە و لە چوارچێوەی وەبەرهێنان ئایا سێکتەری نەوت دەکەوێتە لای ئێوە یاخودەوە دۆسیەکی تری جیاوازە و لە وەزارەتی سامانە سروشتیەکان و حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانەوە کاری لەسەرەکرێت؟ ئێمە هەموو سێکتەرەکان دەگرێتەوە جگە لە نەوت و گاز. بەزە و دوانە ناگرێتەوە نەوت و غازەکە ناگرێتەوە. باڵە بەزانمان ناگرێتەوە دەکرێت خزمەت گوزاریەکانی لای ئێمە مۆڵەتی پێ بدرێتن ئەو خزمەت گوزاریانەی کە خزمەتی پرۆژەکانیان دەکاتن. بەڵێ. باشە دکتۆر مخلیس دەمەوێت دو پرسیار بکەین بۆی ئەوەندی دیکە لە کاتی جەنابەت نەگرین ئاگادارین لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا باز لە پاشەکشی کۆمپانیاکان دەکرا لە عێراق کە دۆخێکی ئاوا دێتە پێش و کاریگەری لەسەر هەرێمی کوردستانەکات هەر کاتێک بۆ نمونە ئەگەر شەریکەیەک لە هەرێمی کوردستان انسحاب بکات لەوە بەرهێنان ئەمە چ کاریگەریەک دروست دەکات لەسەر متمانەی تەواوی وەبەرهێنران لەسەر هەرێمی کوردستان؟ تا ئێستا هیچ پرۆژەیەکی وەبەرهێنان پاشەکشەی نەکردووە و ئەوەی کە جەنابیشت باز دەکەی کە ئێمە لە دەستگاکانی ڕاگەاندین بیرمان تا ئێستا هیچ کاریگەریەکی نەبووە بە پێچەوانەوە ئەگەر بێن سەیری بڵاوکراوەکانی وڵاتی کەنەدایان ئەمریکا دەکەن دەبینێن بانگەشەی وەبەرهێنەرانیان دەکەن و ئامادەی پیشان دەدەن کە هەرێمی کوردستان شوێنێکی ئەمانە یان شوێنێکی سەقامگیرە دەکرێت وەبەرهێنەرانیان بێن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. بۆیە دڵنیایی وەبەرهێنەرانی ناوەخۆ بیانی دەکەینەوە کە هەرێمی کوردستان ئەو شوێنە دەبێتن سەقامگیری تەواوی تێدا دەبی وە لە یاساکەی ئێمەش چەند خاڵێکی دیکە کە زۆر گرینگە و گرنگجی پێدراوە ئەوەیە کەوا بە هیچ شێوەیەک لە شێوەکان پرۆژەکانی وەبەرهێنەرانی بیانی و ناوەخۆ تەمیم ناکرێتن واتە بە هەمان شێوە مسادەڕە ناکرێت ئیستیلا ناکرێتن تەنها بە یاسا نەبێتن واتە ئەوانە گەرنتی زیاتر بە وەبەرهێنەرانی ناوەخۆ بیانی دەداتن کەوا بێن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن واتە هیچ بارودۆخێکی سیاسی یان نەخوازرا و کاریگەری لەسەر پرۆژەکانیان نابێتن و پرۆژەکانیان پارێزراو دەبێتن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر مخلیس سەلیم بەڕێوەبەری گشتی یاسایی و کارگێڕی و دارایی لە دەستی گشتی و بەرهێنانی هەرێم کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمە بۆی سوپاس بۆ ئامادەبوونت مانتومان کردی.